وەک هەمیشە هاتوون بەڵێنی خۆم دووپات کەمەوە و داوا لە خەڵکیش کەم هەر خۆم ناداوا لە خەڵکی سلێمانی بکەم بۆ سلێمانیەکی سەوز بۆ سلێمانێکی ئاوەدان دەنگ من بە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی بتوانین وەکو هەولێر خزمەتی سلێمانیش بکەین وەک لە پێشا سەلمان دوانە پارتی هەمیشە خزمەتکاری خەڵک بووە وەکو سەرۆکیش فەرمووی کە ناسنامەی پارتی کوردستانیە کارەکانیشمان ئاوەدانیە. چی وای لێ کردی ئەمڕۆ ئەم جامانە سوورە ببەستی؟ وەڵا خۆشەویستیم بۆ پارتی دیموکراتی کوردستان خزمەتی پێشووتریان سەلمێنەری ئەوەی و خۆشەویستیم بۆیان. چەند ساڵە بەڕێز پارتیت؟ هەوەتی بووم بە 18 ساڵ هەر پارتیم لەو کاتێک کە شمولی دەنگانم کرد و هەر پارتیم و پەشیمانیش هەر پارتیش دەبم ئینشەڵڵا. پارتی چی فێر تۆ کرد؟ تۆ چی لە پارتیەوە فێر بووی؟ وڵا زۆر شت فێر بووم ئاوەدانی نیشتیمان پەروەری خزمەتکردنی وڵاتەکەم بەبێ جیاوازی ئەمانە هەمووی دەوڵەتداریەکە پارتی حیزبایەتی ناکە و هەموو کاتێکانیش فێر کردووە کە بە گیانی نیشتیمانی و خزمەتی خەڵک و وڵاتەکان بکەن. چی دێ لەسەر سلێمانی و پارتی بوون؟ وڵا داوا لە خەڵکی سلێمانیەکەم بۆ جارێکیش بێ تاقیمان بکەنەوە خەڵکی سلێمانی تاقی کاتەوە بۆی سلێمانێکی سەوز و ئاوەدان وەکو هەولێر بێ کارەبای 24 ساعتیمان هەیە سوپاس بخوا ئاوەکەش بێ بە 24 ساعتی خزمەتی زیاترکەن سلێمانی ئەگەر داوای خزمەتەکە با بێن تاقیمانکەن و دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن لیستی 275.